نەخۆشێک تەمەن 48 ساڵ دوای سەردانکردنی نەخۆشخانەی میهرەبانی دەرکرد گرەیەکی بچووکی هەیە لە مەمچی پاشەوەی فەحسکردنی سەریری و سۆنەر و ئەشعەمان لۆگر مامۆگرافی و زەرعیشمان لۆ کرد دەرکرد نەخۆشەکە تووشی شێرپەنجەی بووە بەڵام لە مەرحەلەکی زۆر سەرەتایە چکە بۆی گرەیەکەی زۆر بچووکە و پاشەوەی فەحسکردنی بنباڵێکی کە زۆر زەرورە بە سۆنەر و بە زەرع دەرکەت لە زەرعەکەیدا کە نەخۆشەکە نەگۆزرایەوە بنباڵی ئێستا من لە بۆ نەخۆشەی تەنها گرەیەکە و دەوری خاوێن دەکەمەوە و لەگەر بنباڵیشی چەند ژمارەیەکی دیاریکرا و غودەکان هەڵدەگرم لۆ ئەوەی یعنی زەرعی لە بۆ بکەین کەوا کە ئەو نەخۆشە بە تەواوەتی یعنی 100% نەچووتە بنباڵی بێ ئەوەی بنباڵی خاوێن بکرێتەوە. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی